بەردەوامبوونی ئێران لە ئاراستەی خۆی ئەو وڵاتەی ڕووبڕووی گوشاری زۆرتری سەربازی و ئابووری کردووەتەوە و بەرەو قۆناغێکی نوێ لە پراوێزکەوتنەوەی ناوچەی و نێودەوڵەتی بردووە. دوای ئەوەی ئەبوزەبی وتی 2 موشەکی بالیستیکی لەلایەن ئێرانەوە بەرەو ئیمارات هاوێژراون، ئەو وڵاتە هەموو بازرگانی، ئاڵوگۆڕی بازرگانی و مامەڵەتداراییەکانی لەگەڵ ئێران تا ئاگادارکردنەوەی داهاتوو ڕاگرت. ئەم هەنگاوە گرنگە چونکە پێش شەڕ ئیمارات یەکێک بوو لە گرنگترین هاوبەشە بازرگانیەکانی ئێران. خەڵکی ئێران بەردەوام باس لە کاریگەریەکانی ئەم گوشارە ئابووریانە دەکەن و داوا دەکەن حکوومەتەکەیان ئاراستەکەی خۆی بگۆڕێت. شرایط بعد و بعدتر شده. یعنی دۆخەکە خەریکە بەردەوام خراپتر و خراپتر دەبێت. بازرگانی ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاوازی دەچێت و ئەم لاوازبوونەش خۆی لە هەموو بوارەکان دەرخستووە. ئەگەر بەم ئاراستەیە بەردەوام بین، بارودۆخ خراپتریش دەبێت. بەپێی ئامارەکانی ساڵی 2024 ڕێکخراوی جیهانی بازرگانی، زیاتر لە 30% هاوردەکانی ئێران بە بەهای نزیکەی 21 ملیار دۆلار لە ئیماراتەوە بووە. هەروەها نزیکەی 13% هەناردەکانی ئێران بەرەو ئەو وڵاتە دەچوو. بڕیاری ئەبوزەبی لە کاتێکدایە کە واشنگتەنیش ئامادەی زیادکردنی گوشاری ئابووریە. سکات بەسەنت وەزیری خەزێنەداری ئەمریکا وتوویەتی هەنگاوەکان تێکەڵەیەک دەبن لە دوورخستنەوەی ئابووری و بەردەوامی گەمارۆی دەریایی بەسەر بەندەرەکانی ئێراندا. لە هەمان کاتدا مەترسیە سەربازیەکان تەنها لە کەنداو نەماونەتەوە. ناتۆ لە وەڵامی پرسیارێک دەربارەی راپۆرتێکی فاینەنشەل تایمز کە دەڵێت ئێران هەڵسەنگاندنی هێرش بۆ سەر ئەمانجە سەربازیە ئەمریکیەکان لە ئەوروپا کردووە، ڕایگەیاند کە بۆ بەرگاربوونەوەی هەر هەڕەشەیەک لەلایەن ئێرانەوە ئامادەیە. بەرپرسێکی ناتۆ ئاماژەی بەوەش کرد کە بەرگریە ئاسمانیەکانی هاوپەیمانی پێشتر لە 4 بۆنەدا موشەکی بالیستیکی بەرەو تورکیا ڕاگرتووە کە لەلایەن ئێرانەوە هاوێشتراون. پەیامێک کە دەری دەخات فراوانکردنی مەیدانی شەڕ بەرەو خاکی هاوپەیمانانی ناتۆ دەتوانێت ئاستی ململانێکە بە شێوەیەکی بەرچاو بەرز بکاتەوە.